لە نزیک مەرزی سەیران بەنین لە سنووری شارۆچکەی پێنجوێن بەهۆی گەریلاکانی پەکەکە ناوچەکە لەژێر چاودێری چڕی هێزە ئەمنیەکاندایە بۆیە ناچار لە ئۆتۆمبیلەکەمانەوە وێنە دەگرین. هەموو جوتە حیوانی 15,000 نەر مرچی لێسێن. ئەم هاوڵاتیە ماوەیەک بەر لە ئێستا لەلایەن پەکەکەوە باجی لێوەرگیراوە. دەمەوێ بزانم بڕی چەند باجیان لێوەرگرتووە و بۆچی لیان وەرگرتووە. ئەڵێ پارەکەمان بۆ ئەوە ئاوێت کە بۆ هەڤاڵانەوە ئێمەوەتان لەم سنوورەیە و ئاژەڵی برادێک وێنە بمان لە دەربەنی خانەوە لەوێ بە خێومانە کرد ئەو ساڵە بڵین ئاو لەوەڕ کەم بوو لەوێ هێنامان لەوێ بە پارەیەکی کەم مانگانە لە لای ئێمە بۆ ئاژەڵەکە 4 مانگونی لێ بوو جەوە بوو ساردی کرد و گێڕامانەوە لە ڕێگای ئاگرتینیا هەر لە خواراوایی و سەر ئاژەڵ بوو داوای 3 ملیۆن و 640,000 ناریانە کرد گومرکەکەی زۆر تەکلیفی لێکردن تکای لێکردن هەتاکۆەوەی هێنایانە سەر ملیۆنە دینار لێ شاپارەکە لێ وەرناگرنە بێ بۆ ئەنبەری بۆ بنکەکە بۆی کانە بەردی پیاڵێن لە پشتی وێنە بەیانی پارەکەمان بۆ بردن بۆوێ یعنی بێ بەدەستی خۆت باجەکەیش بیت و بیشی بێ بۆیان. خەڵکی گوندە سنووریەکان بەگشتی ناڕازین لە بوونی چالاکی چەکدارانی پەکەکە چونکە ڕۆژانە بۆ هاوردەکردنی هەر کاڵایەک لە مەرزە لاوەکیەکانی ئەم سنوورەوە باجێکی زۆریان لێوەردەگیرێت. ئێمە وەک تیمی کوردستان 24 زۆر هەوڵماندا خەڵکی زیاتر بدوێنین لە زاری خۆیانەوە شێوازی باجوەرگرتنەکەی پەکەکە باس بکەین بەڵام بەهۆی ترسیان لە پەکەکە نەیانتوانی لە بەردەم کامێرا قسەمان بۆ بکەن. ئەگەر پێم بڵێ ئێوە بۆچی کەستان قسەمان بۆ ناکەن؟ کاکە ئەگەر تۆ پێمان بڵی تاوەکو ئێستا تۆ چی هێناوە کە باجیان لێوەرگرتووی لەسەر چی باجیان لێسەندووی کاڵاکانی تۆ چی بوون؟ کوردستان 24 بۆ ئەوەی بوونی پەکەکە و باجوەرگرتنیان لە هاوڵاتیان بسەلمێنێت تۆمارێکی دەنگی بڵاو دەکاتەوە کە هاوڵاتیەکە و دەیەوێت بارێک هاوردەی هەرێمی کوردستان بکات بۆیە لەگەڵ فەرماندەیەکی پەکەکە لە سنوورەکە قسە دەکات. لە کوڕە دێ بازارچە؟ باش دینە بۆ خوارێ هەواڵێ خوا چۆمی دینە لای هەواڵێ بۆ چۆم بۆ زینەکانی بەردە خۆ لە چۆمی هەواڵ هەنە ئەی بەس پارەکە چەندە کیلۆی چەند بنێرم؟ کیلۆی 1000 کیلۆی 1000 باێ هەواڵان یاردمەتی تو بکەیت باشە پێش ناکە بین بۆکانی بەردەکە نەهێنم بۆ ئەوێ؟ نا لە چۆمی هەواڵ هەنە لەگەڵ هەواڵێ چۆم دەینە حتا ئێوەرێ هاتی ئەمە ئێوارە 4.5 بۆ بنێرم دلێم پێ دلێم لەگەڵ هەواڵان داینە ئاسایی چۆن دەگرێت لەگەڵ هەواڵان. بوونی چەکدارانی پەکەکە لە سنووری شارۆچکەی پێنجوێن گوندنشینانی نیگەران کردووە. هێزە ئەمنیەکانی ناوچەکەش پاسەوانیان دەکەن. ناهێڵن هیچ کەسێک لیان نزیک بێتەوە. ئەو کەسانەی پەیوەندیمان پێوەکردن داهاتی پەکەکە بە زیاتر لە 1 ملیارد دینار دەخەمڵێنن بۆ مانگێک بەهۆی وەرگرتنی باجەوە لە هاوڵاتیان. بوونی چەکدارانی پەکەکە بە جۆرێکە ئێستا هەندێ لە گوندنشینان بە تەنزەوە دەڵێن لە جادەی قیردەرچووی هێزی ئەمنی هیچ دەسەڵاتێکی نییە و پەکەکە خۆی دەسەڵاتدارە لە ناوچەکە. ئەڤیناتا کوردستان 24 سنووری شارۆچکەی پێنجوێن.